بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن زیاتر لەسەر ئەم هەواڵە ڕاستەوخۆ لە ستودیەکانمان لە سلێمانیەوە مامۆستا بەرهەم مستەفان دەمیسکرتارێتی یەکێتی مامۆستایان لەگەڵمان دەبێت. مامۆستا بەرهەم سوپاس بۆ ئامادەبوونت. دەمانێت بۆ دەست پێ بکەین وردەکاری پرۆژەکە چییە و چۆن دەتوانێت خزمەت بە مامۆستایان بگەێنێت؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ کەناڵی NRT کە هەمیشە لەگەڵ هەنگاوەکانی مامۆستا ڕۆشتووە و قسەی هەبووە لەسەر ئەو بابەتە و دەنجی ئەمەی گەیاندوە بە خەڵکی کوردستان و بۆ تۆژە گرنگەی مامۆسایان. لە ڕاستیدا من ئەمەوێت بابەتێک ڕاست بکەمەوانێ لەسەر ئەو پرۆژەیە کە لە ڕاگەیاندنەکانە ئاماژەی پێ دەکرێت کە دوو لیست هەستاون بەوەی کە باز لەوە دەکەن پرۆژێک ئامادە کراوە و پرۆژەکە بە جۆرە لە جۆرەکان باز لەوە کرێ پارە لە خوێنکار کۆکرێتەوە. لە ڕاستیدا ئێمە ڕاستی و دەنگۆیە چییە؟ بەڵێ خۆی من ئەمێ سەرەتا باز لەوە بکەم کاتێک خوێندن لە بەشێکی زۆری هەرێمی کوردستان وەستاوە لە سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین و شارۆچکەی کۆیە و تۆی ئەبێت چاوەڕێی واکەی حکومت بێ قسەی هەبێ لەسەر ئەم بابەتە و بۆمان دەرکەوت کە حکومت بێخەمە و بێمنەتە و هیچ ئامادە نیە قسەیەکی لەسەر بکەوە. پێم وایە ئێستا لە ناوەڕۆکدا کاری حکومت نییە و ئەم حکومەتە خۆی بە بەرپرس نازانێت لە ئاس هاوڵاتیانە. ئێمە هەمیشە باسمان لەوە کردووە کە بەرپرسیارەتەکە زیاتر خەڵکە هەست بە بەرپرسیارەتەکە ئەوەی کە هەست بە بەرپرسیارەتی ناکە ئەم دەسەڵاتە کوردیە یاخود بڵێن حکومەتی هەرێمی کوردستانە ڕوونتر بڵێن. بەڵام لە ڕاستیدا ئەم پرۆژەیە لە چیەوە سەرچاوی کرد؟ کاتێک کە لەم سنوورەیە بایکۆت کراوە تۆ لە ڕێی هێزە سیاسیەکانەوە داوا ئەەکەی بایکۆت بشکێندرێت و ڕێگە چارێ بدۆزرێتەوە بۆی مامۆسایان بگەڕێنەوە بە هۆڵەکانی خوێنن. دیارە ئەمە لە دەرەنجامی بێدەنجی حکومەتی هەرێمی کوردستان یاخود بڵین لە ئەنجامی بێدەنجی ئەو میرنشینەی ئەو لاکە کە خۆی بە خاوەنی هەموو کوردستان نازانێت و خۆی ئەم حکومەتە ئەتوانم بڵێم نوێنەرایەتی دوو کۆمپانیاکە لە جیاتیەوەی نوێنەرایەتی مامۆسا و توێژە گرنگەکانی کۆمەڵگەکە بە هەر حاڵ کاتێک ئەم دەسەڵاتی ئێرە یاخود ئەم هێزە سیاسیانی کە لە سلێمانیان نفوسیان هەیە بۆ نمونە گۆڕان و یەکێتی و هەروە هەردوو هێزە ئیسلامیەکە ئێمە پێمان وتن کاتێک ئێوە پارتی دەڵێ لەگەڵ خۆپشاندانم لەگەڵ داوای مامۆسایانم یەکێتی وەڵێ گۆڕان بە هەمان شێوەواڵێ هێزە ئیسلامیەکان واڵێن ئەی پێمان ناڵن چێت دژێتی ئەیکاتە ئێمە بۆچی هاتوینەتە سەر شەقام ئەیکاتە ئێمە داواکارەکانمان ئاڕاستی چێ بکەین. یعنی هەموو هێزە سیاسیەکان لەگەڵ داواکانمان بەڵام هیچیان پێ نییە بۆ مامۆسا. ینی ئەمە قسەکەیە. ئەم پرۆژەیە ئێمە وتمان فەرموو ئەگەر ئێوەتانێ مامۆسا بگەڕێتەوانێ پرۆژەیەک بە پێشکەشکەین وەرن هێزە سیاسەکان خۆتان چارەسەری بکەن. یعنی ئێمە سەرلەبەری ئەو هەواڵە لە ڕێگەی کەناڵی NRTەوە ڕەدەکەمەوە کە گوایە لە پرۆژەکەدا هەبێ ئێمە 25,000 لە هەر خوێنکارێک وەربگرین. دووبارەیەکەمەوە ئەم هەواڵە ڕەدەکەینەوە بە هیچ شێوەیەک ڕاز نییە و بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین پارە لە خوێنکار کۆبکرێتەوە لە کاتێکدا حکومەتی هەرێم ڕۆژانە 640,000 بەرمیل نەو دەنێرێ. باشە خەڵکێک کە مناڵی لە قوتابخانەیە باشە مامۆستا بەرهەم ئەگە لەسەر وردەکاری پرۆژەکە بکەین و چۆنێتی کۆکردنەوەی هاوکاریانە لە چیا خۆیان دەبینەوە؟ بەڵێ جا من لە ڕاستیدا منی ژەمەوێ لەسەرەوە قسە بکەم. ئێمە سەردانی ئەو برادرانی کە ئەو لیژنەیان پێگەینەوە سەردانی هەر چوار هێزە سیاسەکەیان کردووە و هەر چوار هێزە سیاسەکە ئامادەیان دەربڕیوە. ئەمە باسمان لەوە کرد سندوقێک دابندرێ ئەم سندوقە هێزە سیاسەکان خۆ پێهێستن. بەڵام بەو مانایە نا مناڵک دەغیلەکەی بگرێ بە دەستیەوە و بێ هاوکاری و سنووقە بکە. مامۆسا زۆر لەوە گەورەترە سوکایەتی پێ بکەین. ئێمە پرۆژەکەمان ڕوبەڕووی ئەم هێزە سیاسیانە کردوێتەوە. بیرمان نەچێ ئەندام مەکتەبی سیاسی هێز لەم هێزانە هەیە لە حکومەت دەوڵەمەندترە. بیرمان نەچێت هەندێک هێز هەیە لەم ناوچەیە خاوەنی کۆمپانیای زەوەلاحە. ئێمە کێشەکەمان ڕوبەڕووی ئەوان کردوێتەوە دەڵێن ئەگەر ئێوە پێتان وایە پرۆسی پەروەدە نابێ پەچیکەوە فەرموو ئێوە ئەوە شتێک نییە ناوی حکومت بێ فەرموو ئێوە گەر خەمتانە هەتا ئێستا پیتێکتان نەبووە بۆ مامۆسا بۆ باشترکردنی ژیانی گوزەرانی مامۆسا شوورەیە زەخت لە مامۆسا بکەی بڵێ بگەڕێرەوە بۆ هۆڵەکانی خوێندن. باشە لایەنە سیاسیەکان وەڵامیان چی بوو سەبارەت بە داواکاریەکانیەوە؟ بەڵێ ئەوەی لە ڕاستیدا یعنی هەر چوار لایەنە سیاسەکە وەندەی من ئاگادار بم وەڵامی ئەرێنیان هەبووە پشتگیری پرۆژەکەیان کردووە. بەڵام خۆ قسەکە لەسەر ئەوەیە ئەم هێزە سیاسیانە ئامادەن لە گیرفانی خۆیان بێنە پێشەوە. ڕاستە پەیوەندی کراوە بە ژووری بازرگانی و بە هەندێک لە دەوڵەمەنەکانەوە. بەڵام من ئەم پرۆژە ئەگەر وەکو پرۆژەیەکی نیشتیمانی بێت هەمومان پشتگیریەکەین. بەڵام ئەگەر قەرار بێ خێر و سەدەقە بێ و لە کەناڵەکانەوە لە کەسێتی مامۆسا بدرێ و مناڵک دەخیلەکەی خۆی بێنێ و فڵان بێ 50,000 کاتەم سنووقەوە ئەوە ئێمە هەر لەم کەناڵەوە ڕەتیەکەینەوانەیە مامۆسا زۆر لەوە گەورەترەکە بەو شێوە سوکایەتی پێ بکرێت. باشە ئەگەر بێت و پرۆژەکەی ئێوە سەر بگرێت ئەتوانێت تا چەند بڕبکات یعنی تا چەند هاوکاری بۆ مامۆسایان کۆکاتەوە؟ ئەو ماوەیە دیاری کراوە کە ئەو هاوکاریانە پێشکەش بکرێن؟ خۆی ئەم پرسیارە ئێمەش بە هەمان شێوە ئاڕاستی چوار هێزە سیاسیەکەمان کرد. ئەوە تەأکید لەوە ئەکەنەوە کە بای ئەوەندا
خەڵک و کۆمپانیا و هەتا تەنانەت خۆشمان دەتوانین هاوکاری ئەم پرۆژەیە بکەین. یعنی بە هەموو حاڵەتەکانە ئەگەر ئەم پرۆژەیە بتوانێت تەکانێ بە ژیان و گوزەرانی مامۆسا بات، بەڵام باز لەوە ئاکرێ بە 50,000 مامۆسا ئاگەڕێتەوە من لێرەوە ڕاگەێنم کەس ناگەڕێتەوە بۆ وڵەکانی خوێندن و سوورین لەسەر داواکانمان. بەڵام ئەم پرۆژەیە ئەگەر سەرکەوتن بەدەست بێنێ بە جۆرێ لە جۆرەکان، کاتێک من بێئەمەل بووم لەو جەماعەتی ئەولاکە خۆیان بە خاوەنی کوردستان نازانن، بەڵام خۆیان بە خاوەنی کۆمەڵە مەساڵحی اقتصادی خۆیان نەزانن، شەڕی بیرەنەو دەکەن لەگەڵ یەکترا. ئەگەر خۆیان بە خاوەنیێرە نازان، ئەگەر ئەم سنووقە چارەسەریە بێ بۆ ئەوەی پرۆسەی پەروەردە پەچینەکەوێ بۆ چینە. بەڵام ئایا ئەم پرۆژەیە تا چەند سەرەگرێ؟ ئەمە پرسیارەکانە. ئایا ئەم پرۆژەیە بڕی ئەو پارەی کە هێزە سیاسەکان ئامادەن تی بکەن یاخود ئیشی بۆ بکەن ئەگاتە چەند؟ وەکو جەناب فەرمووت ئایا ئەم سنووقە دەتوانێت داواکانی مامۆسا دابین کات؟ لە ڕاستیدا مامۆسایان پەیامێکیان پێ ئەم پەیامێکی زۆر گرنگە، ئێمە خۆمان هەست بە گرنگی پەیامەکەکەین. چۆن ئێمەی مامۆسا ئەمێ ئەوە دووپاتکەمەوە ژیان و گوزەرانی خۆمان لەبەر چاوە، بە دیوەکەی تریشە ئەوەمان لەبەر چاوە. ئێستا نزیکەی 48,000 بۆ 50,000 مامۆسا بایکۆتی کردووە، نزیکەی 2800 خوێندنگە و قوتابخانە دەرگاکانیان داخراوە، نزیکەی 700,000 خوێندکار بێبەشە لە خوێندن. لەو 700,000 200,000 مناڵی مامۆسا خۆیەتی. یعنی باشە مامۆستا بەرهەم، پێشکەشکردنی ئەم پرۆژەیە بێئومێدبوونی ئێوەیە لە ئاست وەڵامەکانی حکوومەت سەبارەت بە داواکاریەکانتان؟ بەتەئکید پرسیارێکی زۆر جوانە. یعنی ئەگەر وڵاتێکی موسەساتی بێت، ئێمە بۆ هەڵەسین بەکارێکیەوە. ئەمە خەمخۆریمانە بۆ پرۆسی پەروەردە. ئەگەر من بزانم حکوومەتم هەیە، ئەگەر بزانم ئەم حکوومەتەی من لە خەمی هاوڵاتیانایە، من چ کێشەیەکمە بێ؟ ئێستا شتێک نییە ناوی حکوومەت بێ، وەکو سەرەتا ئاماژەم پێەیە. تۆ سەیری ئەم هێزە سیاسانی وڵاتی ئێمەکە، هەتا وەکو لەسەر بیرە نەوتێک ڕێک بکەون، وەکو برا بۆ خۆیان سامانی وڵات بە تاڵانە بن و هیچ مشکلەیەک نییە و ڕاگەیاندنەکانی پێوە سەر قاڵ ناکەن و سەری ئێمەش نایەشێنن. بەڵام کاتێک لەسەر دزی و تاڵانیەکە ڕێناکەون، کەناڵەکانیان نەخەنە ئیش ئەڵێن فلان هێزا و فلان شوێنی داگیر کرد. ئەی بۆ هەتاوەکو برا بەشتە کرد، دزی و تاڵانی ئەم وڵاتە بەشە کرد، کێشەتان نەبوو. بەڵام بۆ ئێستا کێشە هەیە. مامۆستایانی ناڕازی چی دەڵێن سەبارەت بە پرۆژەکە؟ خۆی نەک مامۆسایانی ناڕازی، مامۆسایانی ناڕازی، یەکێتی مامۆسایان سەرجەمەوە بەڕێوەبەرە بەڕێزانەی کە ئەنجومەنیان پێگەناوە، هەمومان لەگەڵ ئەوەیان ئەگەر پرۆژەکە لە ژیان و گوزەرانی مامۆسا بگۆڕێت، بەڵام بەمەرجێک. ئەمە منەتوانم بەناوی مامۆسایی ناڕازی شۆ بڵم، بەمەرجێک لەسەر کەسێتی مامۆسایان نەکەوێت. بەمەرجێک ئەمە نوعێک نەبێت لەوەی کە خەڵەتانی مامۆسا بەس بۆی مامۆسا بگەڕێتەوە بۆ هۆڵەکانی خوێندن. مامۆسا پەیامەکەی زۆر گەورەترە. ئەگەر ئەم پرۆژەیەکی نیشتیمانیە، ئەوە لێرەوە پشتگیریەکەین. ئەگەر پرۆژەکە وەکو خێر و سەدەقەیەک سەیرەکرێت، ئەوە هەر لەم کەناڵە بەڕێزەی ئێوە ئێمە ڕەتیەکەینەوانێ. بەڵام کاتێک تۆ وەکو هێزێکی سیاسیی داوە لە من ئەەکەی، ئەمە ئاگادارین لەم سنوورانە چیە گوزەرێ، ئاگادارین بەڕێوەبەرەکان کۆکەنەوانێ و تەکلیفیان لێەکەن بڕۆنەوە بۆ هۆڵەکانی خوێندن بایکۆت بشکێنن. بەڵام بەڕاستی شوورەیە تۆ مامۆسا بە دەرونێکی تێکشکاوە، بە گیرفانێکی بەتاڵەوە. واتەیەکێتی مامۆستایان یەکدەنگن لەگەڵ مامۆستایی ناڕازی سەبارەت بە بایکۆتی دەوامیە خۆ هەڵوەستی جیاوازتان هەیە؟ نانا بێگومان ئێستا یەکێتی مامۆستایان ئەوەندێ ڕاگەنەکانی ئەوە جەنابتان ئاگادارن لە سلێمانی بە فەرمی پشتیوانی بایکۆتی کردو لەگەڵ بایکۆتە ئەنجومەنی بەڕێوەبەرە بەڕێزەکان، کە من لێرەوە سوپاسی یەک بەیەکی بەڕێوەبەرەکانی شاری سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە و شارۆچکەی کۆیاکەم کە بەڕاستی توانیویانە لەگەڵ مامۆستایانە جیانە بنوانە و لە یەک بەرابن و هەروها مامۆستایانی ناڕازی هەمومان کۆچین لەسەرەوەی کە معاناتەکانمان یەکە. ئێستا ئەو قۆناغەمان جێش دژایەتی یەک بین. ئێستا هەمومان بابەتێکۆی کوردینەتەوە، ژیان و گوزەرانە، بژێویمانە لە بەرامبەرە حکوومەتێکمانەیە بێباک و بێمنەتە لە پرۆسەی پەروەردە، هەموو کورد نەخوێنەوار بێ بە خەیاڵیانایە. بەڵام ئێمە جاویستم ئەوە باس بکەم، ئێمە دیوەکەی تریژە بینین بەڕێزم. یعنی ئەو دیوەی کە ئازانی مناڵی کورد پەچی کەوتووە، خوێندن پەچی کەوتووە، ناکرێت پرۆسی پەروەردە پەچی بکەوێت، زەریری هەیە بۆ پێشکەوتنی شارەکەمان بۆ هەموو کوردستان و ناکرێت مناڵ ساڵێک داوامی فەوتی. ئێمە ئەوانەش ئەزانین، بەڵام ئەمە کاتێک ئێمە هەستی پێەکەین، دەسەڵات هەستی پێ ناکات. دەسەڵات هەست بەم معاناتە ناکات، یاخود هەستی پێکات، بەڵام قسە ناکات. تۆ ئەگەر تەماشا بکەی هەمیشە ئەمانە سیاستێک پەیڕەوەکەن، گەوجاندن و درۆکردن لەگەڵ میلەتی خۆتە. یعنی ئەگەر من بیری بەڕستی بێنمەوانێ لە پار ساڵ کە ئێمە کۆبوونەوەمان لەگەڵا کرد،
چەند جاروتیان ئەو چارەکە موچەیە کە ماوە نیوموچەکەی مانجی ئەیلولاگەر بە هەڵایانە چوبم لە ڕێی وەزیری پەروەردە و سەرۆکی یەکێتی مامۆسایان و تەنانەت ئێمەمانان و حکومت ڕایەگەیان ئەم پێنجشەمە نیوموچەکەین ئەوە تا دقیم قسەش بۆ تۆکەم نیوموچە هەر نەدرا و نەدرا یعنی ئەمان ئەیانەوە یاری بەکاتکەن باشە مامۆستا داوای بەردەوامی پرۆسی پەروەردەشەکەن. باشە مامۆستا مامۆستایانی ناڕازی سوورن لەسەر بایکۆتی دەوام و دەڵێن یەکی یانزە لەو چالاکی سەرجادەی کە بڕیارە بەڕێوە بچێت بەشدار ئەبن هەڵوێستی ئێوە سەبارەت بەوە ئێوەش بەشدارە بن لەو چالاکیەدا کە بڕیارە یەکی یانزە بەڕێوە بچێت. بەڵێ دەستخۆشی لە هەر گروپێک یاخود لە ناو مامۆسایانە کۆمەڵەیەک ئەنجومەنێک یەکێتی مامۆسایان کە هەڵەسێ بە داواکردنی مافەکانیان بە شێوەیەکی مەدەنی ئێمە لێرەوە پشتگیری خۆمان ڕاگەێنین بۆ خۆپشاندانە هێمنانەکە کە لە ڕۆژی یەکی یانزەدا دەکرێت کە لە بەردەم پەروەردەی ڕۆژ ئاوادا دەکرێت بەڵێ ئێمە سوورین لەسەر ئەو خۆپشاندانە پشتگیری ئەەکەین و داوا لەسەر جەم مامۆسایان لە بەڕێوەبەرە بەڕێزەکان لە خوێندکارانی خۆشەویست لە کەسوکاری خوێندکاران و لە تەنانەت فەرمانبەران لە هاوڵاتیانی خۆشەویست بێن پاڵپشتی مامۆسا بکەن پشتگیری مامۆسا بکەن بەڵێ ڕۆژی یەکی یانزە ئەو ڕۆژەیە کە ئێمە دووپاتی داواکاریەکانمانەکەینەوە و هیچ قسەیەکمان نییە لەسەرەوەی کە دژایەتی ئەو ڕۆژە بکەین بەڵکو ئێمەمانان خۆمانێکێکین لەو کەسانی کە بەشداریەکەین لە ڕاستیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەرهەم مستەفان دامی سکرتاری یەکێتی مامۆستایان ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونت.